لە نیشتیمانێکی پڕ لە سامانی سروشتی و نەوت گرنگترین دیاری دەسەڵاتەکەی دوای هەڵبژاردن بۆ هاوڵاتیەکانی بریتیە لە گرانکردنی نرخی سوتەمەنی لەلایەک نەوت و لەلایەکی دیکە بنزین و غاز لە گرانبوونی بەردەوامدان. حکوومەتی هەرێم و وەزیری سامانە سروشتیەکان کە چەند مانگا بەڵێن بە خەڵک دەدەن بەر لە وەرزی سەرمانەوتی سپیان بۆ دابین بکەن کەچی تا ئێستا نەوتیان دابەش نەکردووە و چاوەڕێی دەستی بەغدا دەکەن. کاکە نەفت هەوسار زابرەی نەکووە خوا ڕەمێن پێ بکار لەس نەفتێ بەو خودای دوو کەلیمەی عەرەبیانە مد و جەزر بەرزی و نزمی ڕۆژ هەندێک ڕۆژان نەفت قۆچ پێوە دەن هەندێک ڕۆژاش ئەنەویە ئێستا ئەوڕۆ دوینە نەفت بە 145 بوو بۆ 155 ئەلان بە 165 هیچ بازاڕی دیار نینە. بە پێی سەرچاوەی خۆیان کە حکوومەتی هەرێمی کوردستان باز دەکات دەڵێ ڕۆژانە 550,000 بەرمیل نەوت دەچێتە دەرەوە. ڕۆژێک دوو ڕۆژ ئەو نەوتە ڕابگرن خزمەتی خەڵکی خۆتان پێ بکەن. قەزای سۆران یەکێکە لە ناوچە ساردەکانی هەرێم لە وەرزە ساردەکاندا پلەکانی گەرما بۆ نزیک سفر و هەندێک جار ژێر سفریشدا دەبەزن. هاوڵاتیان بۆ گەرمکردنەوەی ماڵەکانیان ساڵانە پێویستیان بە 5 بەرمیل نەوت دەبێت کەچی حکوومەتی هەرێم ساڵانە تەنها بەرمیلێکیان پێدەدات ئەویش تاوەکو ئێستادا بەش نەکراوە. بەڕاستی زۆر کاریگەری هەیە کە خەڵک پێویستێکی تەواوی بەنەوتی هەیە لە ئێستاە یعنی دڵخۆشی بۆ خەڵکی بکەن بەوەی کە بتوانن ئەگەر هیچ نەبێ لە سەرەتای ساڵ نەوتی دابەش بکەن. بەڕاستی بار و دۆخی خەڵک ناخۆشە لە بواری ئیدی نەوت دابینکردنە چووکە خەڵک هەیە نیەتی ئیدی کە نەشبوو ئیتر ئیدارە چۆن ئەڕوات. ناوچەیەکی وەکو سۆران طبعاً تا 4 بەرمیل 5 بەرمیل چونکە ناوچەی دیانە ناوچەیەکی شاخاوی هەر سار 4 دەورەی بە شاخ دەورە دراوە. بەڕاستی نەفتیش گرانە بە داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەکەین کەوانە بە زووترین کات نەفت بدا بۆ خەڵکە و ئەو ملیۆن لیتر هات بە گفتوگەیەکی دەدەقە لەسەر نان. وەزیری سامانە سروشتیەکان لە مانگی سێپتەمبەری 2021 لە دیمانەیەک داوتی نەمدەزانی قەیرانی نەوتی سپی ماڵان هەیە. ئەمن نەمدەزانی بەڕاستیوە کە ئەو قەیرانە هەیە نەوتی سپی و کەمە و دیارە لە مێژەوە چەند ساڵە معلوماتم نەبوو چونکە تەرکیزەکەم لەسەر عملیاتی دۆزینەوە و ئینتاجی نەوت بوو تاجەکە بەرز بیتن کولفەکەکەم بیتن هەندەسەکەی تەواو مەزبوط بیتن لەسەرەوە بوو یعنی بەڕاستی معلوماتم نەبوو. بەڵام دوای ئەوەی بە قەیرانەکەی زانی بەڵێنی دالەیەکیدا نەوت بەسەر هاوڵاتیاندا دابەش بکرێت کەچی ئەویش هاوشێوەی حکوومەتەکەی و وەزیرەکانی پێشخۆی پابەندی بەڵێنەکەی نەبوو. ئێستا دەیانەوێت جارێکی دیکە بۆ چارەسەری ئەو کێشەیە ڕوو لە بەغدا بکەنەوە لە کاتێکدا هەرێم خۆی خاوەنی نەوتی زۆر و پاڵاوگەی پێشکەوتووە بەڵام سوودەکەی تەنیا بۆ بەرپرسانە و بەرمیلێک نەوت بۆ خەڵکی هەرێم بەرهەم ناهێنن. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.